لە ڕادیۆی سلێمانی پەیوەندی بکەن بەم ژمارە تەلەفۆنەوە 053 330 00 77. ڕۆژانێ بوو لەسایە تا دڵم دەشتی بەهارێ بوو، زەردەخەنەش خوڕی چەمی بەرگلێنەی بێدارێ بوو، چرکە نەبوو چەشنی بەفرێ بۆ شۆستانە یادێنەکەم، یا وەک باران بۆ شەڵگەیەک دڵۆب دڵۆب هەردانەکەم، ئاسمان نەما تا سێری دنیای جوانی و بۆدا نەگرم، شعر نەما هێمن لەبەر پێ تا سەری نەبڕم. ئاسمان نەما تا سێری دنیای جوانی بۆدا نەگرم، شعر نەما هێمن لەبەر پێ تا سەری نەبڕم. من ئیسماعیل خورماڵیم، ڕۆژانی دووشەمە و چوارشەمە کاتژمێر دەی سەر لە بەیانی هاوڕێتان دەبم لە بەرنامەی باو پەڕەنگی شێعرە. باو پەڕەنگی شێعر داچوونە بە خەرەندی شێعر و ئەدەبیاتی کلاسیکدا. باو پەڕەنگی شێعر خوڕەمێکە لە هەڵاڵەی زمان و جوانی. خوڕەمێکە لە هەڵاڵەی زمان و جوانی. سڵاو هاوڕێیانی بەرنامەی باو پەڕەنگی شێعر، ئاسوودەم لە پرۆگرامێکی نوێ شاد بوومەوە بە دیداری ئێوە و تەمەنا دەکەم لە پرۆگرامی ئەو ڕۆدا دیسان بتوانین بە تەوژمێکی شیرین و بە تەوژمێکی جوان بچۆڕینە دنیای یاخو پانتایی کەسایەتێکی کە لە کەسایەتە گەورەکان و لەو کەسایەتیانەی کە بە حەق خزمەتێکی گەورەیان بە ئەدەبیاتی نیشتیمان و بە ئەدەبیاتی وڵاتەکەمان کردووە. بێگومان کەسایەتی ئەمڕۆ و قەڵەمی ئەمڕۆ یەکێکە لە هەرە قەڵەمە گەورەکانی کە بە حەق هەمووان قەرزاری ماندووبوونی دەستومەچەکی ئەو قەڵەمەین کە خزمەتێکی یەکجار گەورەی بە مەسەلای نەتەوایەتی و بە مەسەلەی خاک و بە مەسەلەی نیشتیمان و لە هەمان کاتدا خزمەتێکی یەکجار زۆری بە چینی هەژار و بە چینی چەوساوە کردووە. بێگومان قەڵەمی ئەمڕۆ قانعی گەورەیە. پێم خۆشە چەندێڕێکی چکۆڵا لە ژیانی قانع، ئەگەرچی قانع بێگومان قەڵەمێک بووە و کەسایەتێک بووە و ئەدیبێکی گەورە هەمیشە لێوان لێو بووە لە چەرمەسەری و کوێرەوەری، بەڵام ناکرێ ئێمە لە ماوەیەکی ئەوها کووردا بتوانین بچۆڕێنە خەم بە خەم و هەناسە بە هەناسەی دنیای قانع. ئێمە تەنها چەندێڕێکی کورد وەرئەگرین و دەیکەینە بەرکوڵێک لە بەرنامەکەدا. قانع بێگومان ناوی شێخ محەممەی کوڕی شێخ عەبدولقاری کوڕی شێخ سەعیدی دۆڵاشیە و لەنەوەی کابلی مەریوان لە 1970 لە گوندی ڕێشێن ڕیشێری بناری شارە زۆر لەدایک بووە. لە تەمەنی 40 ڕۆژیدا بوو کە باوکی کۆچی دوایی کردو و لە تەمەنی 2 ساڵیشدا دایکی کۆچی دوایی کردووە. ژیانی قانع لە زەمینەیەکی دەربەدەری و پڕکوێرەوەری دەستی پێکردووە. بە هەتیوی بێگومان پەروەردە بووە و بە هەتیوی گەورە بووە، بەڵام سەرباری هەتیو بوون و سەرباری نەهامەتی و سەرباری کوێرەوەریەکان قانعی گەورە هەر لە سەرەتای منداڵیەوە جوانی و ساماڵی دنیای زمانی و شعر لە لای قانع دەرکەوتووە. بۆیە قانع ئەگەرچی لە سەرەتادا کەم تا زۆر وەک فەقێیەک میوانی ئەم مزگەوت و ئەو مزگەوت بووە، بەڵام لە هەمان کاتدا دواتر دەرەک بە خەمەنەتەوایەتیەکان و دەرەک بە ئازاری وڵاتەکەی و دەرەک بە ئێشی خاک و نیشتیمانەکەی کردووە. بۆیە زۆرینەی کار و بەرهەمەکانی لە ڕاستیدا بەرهەمکارێکن کە زیاتر خزمەتی بە مەسلەی نەتەوایەتی و خزمەتی بە خاک و خزمەتی بە توێژی هەژاران و نیشتیمان کردووە. من پێم خۆشە لە دەستپێکدا کارێ لە کارە ناوازەکانی مامۆساوی گەورە مامۆسا قانع بهێنین کە بەڕاستی خزمەتێکی یەکجار گەورەی بە مەسلەی ئەدەب و مەسلەی نەتەوایەتی وڵاتەکەی کردووە. قوربانی ئەم خاکەیە ئەمڕۆ حەلە بەرما،
قوربانی ئەم خاکەی ئەمڕۆ حەلەبەرما سۆزەی دڵی پڕدەردە کە خولیایە لە سەرما قوربانی ئەم خاکەی ئەمڕۆ حەلەبەرما سۆزەی دڵی پڕدەردە کە خولیایە لە سەرما ئامادەی مەیدانم و ئەم بەرگە کە پۆشیم کفنە نەوەک چاکەت و پانتۆڵە لە بەرما کوردە هەموو فکری دڵم ڕۆژی سکوونەت کوردە هەموو فکری دڵم ڕۆژی سکوونەت کوردە هەموو وێردی زمانم لە سەفەرما هێندم بە کزیدیوە لە ئەربابی ویلایەت خەونم نییە ئەسڵەن لە 200 گێژی خەتەرما من هات کە نەبینم سەفی لاوانی وەتەن دۆست خێری نییە ئەسڵەن لە هەموو نووری بەسەرما بۆ دەفعی عەدوو نامەوێ شمشێر و کڵاو خود دوژمن بەخوا غەرقە لە خوێناوی جگەرما من هیچم کن لێ ناویە مەگەر هەر وەکو قانع شیوەن بکەم وەلیتەی ئەم خاکە بەسەرما شیوەن بکەم و لیتەی ئەم خاکە بەسەرما بەڵێ هاوڕێیان بێگومان هەمووان ئەزانین هەر یەک لە ئەدیب و ڕۆشنبیر لە هەر قۆناغ و سەردەمێکدا بوو بێ وێڕای خەمی زاد وێڕای خەمی دنیای خۆی بەڵام لەسەر و هەمووەوە هەمیشە قەڵەم چراوگی خاک و نیشتیمان و وڵاتەکەی بووە و هەمیشە قەڵەم چراوگی کوچە بە کوچەی شار و نیشتیمانەکەی بووە بۆیە قانعی گەورە بەم چەشنە ڕۆحی خۆی و دڵی خۆی و گیانی خۆی قوربانی خاک و مەسلە نەتەوایەتەکانی وڵاتەکەی کردووە و هەر ئەم جۆرە محیبەتە بۆ خاک و نیشتیمان مێژوو ئەخڵقێنێ و مێژوو دروست دەکا و مێژوو بەبەرگا دێنێ و بە ڕۆحا دێنێ بۆیە ئێمە هەمووان قەرزاری کەسایەتی و قەرزاری قەڵەم و قەرزاری سروشتی ناوازە و ناوداری پیاوێکی گەورەی وەکو قانعین قانع بە درێژایی مێژووە بە درێژایی ڕۆژگاری خۆی وێڕای ئەوەی کە دەمی ژەنیوە لەباری بارە کۆمەڵایەتیەکان و لەباری ڕۆشنبیری و لەباری نەتەوایەتی لە هەمان کاتدا پشتگیری هەموو مەسەلە گەورە و بەسە لە پیرۆزەکانی خاک و وڵات و نەتەوەکەی بووە لە هەمان کاتدا ئەومان بیر نەچێ قانع لە هەر گۆشەیەک بوو بێ هەمیشە عیزەتی قانع و گەورەی قانع و کەسایەتی قانع بەرامبەر بە دنیا و چمکی ئەدەبەکەی بووە قانعێک بە خاتری خاکوونەتەوە وڵاتەکەی چەند جارێک زیندانی کراوە بێگومان ئەم زیندانی کردنە دنیایەکی جوانی بە قانعاوە و مێژوویەکی گەورەی بۆ قانع خوڵقاندووە و بیرمان نەچێ هەر لە کونج و کەلەبەری زیندانە بوو کە شعرە ناوازە و ناودار و بەناوبانگەکەی مامۆسای گەورە قانعمان گوێ لێ دەبوو کە دەیفەرموو ئاخرین ماڵی ژانم کونجی بەندی خانەیە ئەم کەلەبچە مەرهەمی زامی دڵی دێوە بەڵێ هاوڕێیان هاوڕێم بن پێکەوە بڕۆینە ناو دەقێکی کە لە دەقە ناوازە و جوانەکانی مامۆسای پایبەرز قانعی گەورە قانعێک کە سەراپا ژیانی خۆی بۆ چەوساوەکانی وڵاتەکەی کە قانعێک کە بە درێژایی مێژووی ژیانی خۆی تەمەنای ڕۆشنبیرکردنی خودی خۆی و دەور و بەر و گوزەر و نیشتیمان و وڵاتەکەی کردووە قانعێک کە بە درێژایی مێژوو دژ بە دنیای دەرەبەک بووە و هەمیشە چمکی پیاوێکی کاسبکار و جوتیار و قوڕبەسەری نیشتیمانەکەی خۆی لەسەر و هەموو شتێکەوە بۆیە ئێمە دەکرێ بە بەها و حورمەت و جوانیەوە لەم پیاوە و لەم قەڵەمە و لەم ڕۆشنبیرە گەورەی نەتەوەکەم بڕوانین خەتای بەختەکە من دێوانەکارم خەتای بەختەکە من دێوانەکارم ئەگەر ناه بەش بە حاڵم هوشیارم بە قوربانت نەبم ئەی چەرخی سەرشێت دەبۆ یا وەرنەبووی جارێ بەکارم خەتای بەختەکە من دێوانەکارم ئەگەر نابەش بە حاڵم هوشیارم بە قوربانت نەبم ئەی چەرخی سەرشێت دەبوو ئاوەر نەبووی جارێ بەکارم
ئەگەر مرغم پەڕ و باڵم لەکوێیە ئەگەر مرغم پەڕ و باڵم لەکوێیە ئەگەر وەحشیم لەکوێیە مێرغۆزارم ئەگەر بەردم چلۆن هەر شەو لەلایە ئەگەر دارم لەکوێیە بەرگ و بارم ئەگەر مرغم پەڕ و باڵم لەکوێیە ئەگەر وەحشیم لەکوێ مێرغۆزارم ئەگەر بەردم چلۆن هەر شەو لەلایە ئەگەر دارم لەکوێیە بەرگ و بارم ئەگەر ئینسانم ئەی چەرخی جگەرسۆز ئیتر ڕەحمە ببێ بۆ حاڵی زارم ئەوە عومرم لە 42 زادە نەبوو جارێ ببیتە خەمگوسارم کە من مردم لە پاش مردن ئەڵێن پێم ئەسەف بۆ قانعی شیرین نگارم ئەسەف بۆ قانعی شیرین نگارم بەڵێ خۆشەویستان و هاوڕێیانی باو بەرنامەی پەڕەنگی شعر بێگومان قانع لەم زمانەوە سەربەرزی نیشتیمانەکەی و عیزەتی نیشتیمانەکەی لەسەر و هەموو مەسەلەیەکەوە بووە و لێرەدا وێنەی شعری و زمانی شعری ئەگەرچی بە زمانێکی تا ئەندازەیەک سادە لەم داقەدا گزارشتی کردووە مامۆسای پایبەرز مامۆسا قانع بەڵام لە هەمان کاتدا ئەوە و لە هەمان کاتدا ئەگەر دارە لەکوێیە نەمر هەوری بەختی کوردستانە شیوەن و گریانەکە هەوری بەختی کوردستانە شیوەن و گریانەکە ناڵە ناڵی کوردەکانە جەرگ و دڵ بریانەکە دەنگی قیژ و هوڕی خەڵکە دێ لە ژێر چەرخی زەمان ئاهی مرد کوژراوی کووردە عالەمێ وێرانەکە هەوری بەختی کوردستانە شیوەن و گریانەکە ناڵە ناڵی کوردەکانە جەرگ و دڵ بریانەکە دەنگی قیژ و هوڕی خەڵکە دێ لە ژێر چەرخی زەمان ئاهی مرد کوژراوی کووردە عالەمێ وێرانەکە دووکەڵی قرچەی دەرونی بێجل و بەرگ و ژیان بوو بە هەور و وا بەسەر کێوانەوە سەیوانەکە هێندە جاری بوو لە چاوی کوردستان فرمێسکی خەم بێتەماشاکەن هەزاران تانجەرۆ و سیروانەکە بۆ حەڵاوڵە ماوڵی کورد بۆ حەڵاوڵە ماڵی کورد بۆچی فەرزە کوشتنی دەک خەجاڵەت بێدرۆزن چۆن وەها پیلانەکە کەس نەڵێ لافاوی ئاوە ئاوی سووری شێوە سوور خوێنی ئاوڵی بەندی جەرگە شیوەنی بابانەکە کەس نەڵێ لافاوی ئاوی ئاوە سووری شیوە سوور خوێنی ئاڵی بەندی جەرگە شیوەنی بابانەکە قانعی فکری بەجاوریە سەرف ئەکە بۆ هۆزەکەی نەگوەکو یارۆ خەیاڵی سەرفی چاو قلیانەکە بەڵێ خۆشەویستان هاوڕێیان قانع وەک هەموو قەڵەمە گەورەکانی کە لە پانتای دنیای ئەدەبیاتدا هەمیشە خەمی نیشتیمانەکەی بە خەمی خۆی زانیوە و هەمیشە بێبەرگی و ڕوت و قوتی هەر مناڵی لە نیشتیمان و لە وڵاتەکەی بە وڵاتی خۆی زانیوە و هەمیشە خەمی هەرمووان بە خەمی خۆی زانیوە بۆیە بەم چەشنە لە بێبەرگی دێنێتە ناو زمانی شعری و لە خەم و میحنەت و لە زوڵمی دەوروبەر دێنێتە ناو دەقەکەی بەڵام لە هەمان کاتدا ئەوەمان پێ دەڵێ نیشتیمانی ئێمە خاوەنی فکرە نیشتیمانی ئێمە خاوەنی تەرزێکە لە سەوزایی و لە جوانی بۆیە ئێمە هەمیشە ڕووبەڕووی هەموو میحنەتێک دەبینەوە کە بە ئومێدی ئەوە بێ هاو شێوەی بەور و هەرەسی بەور هەرەس بەسەر ڕۆحماندا بێنێ هاوڕێم بن خۆشەویستان دەچینە زمانێکی کە و دەقێکی کە لای کەسایەتی گەورە و مامۆسای گەورە مامۆسا قانع دڵم زەنجیرەکەم ئەمما لە یاری دڵڕووا چی بکەم دڵم زنجیرەکەم ئەمما لە یاری دڵڕووبا چ بکەم ڕەگەم وشکە وەکو پوشە
لە قوەی کارەبا چ بکەم کە من پێم پڕ لە خاری محنەتە هەر تاک و بەرەژنۆم قەدەم ئەندازەکەم بۆ لەگەڵ کەوشی وەسا چی بکەم لە ڕۆژ بێزارم و مەحرەم بە من هەر تاریکی شەو بوو کە سێبەر هەر ڕەقیبم بێ لە ڕۆژی ئاشکرا چ بکەم سواری ڕەوڕەوەی مەرگم ئەچم بۆ بەزمگاهی گۆڕ وڵاخی عاریم ناوێ لە مەیدانی فەنا چ بکەم دەمێ کوژراوی ئەبرۆتم دەمێ خنکاوی ئەگریجە ئەبێ تاوی خەمێکم بێ لە یاوری بێبەقا چ بکەم بە ئاوی تیغی ئەبرۆت شۆریا جەور و گوناحانم لە ڕێوە جەننەتە جێگەم لە دیوانی جەزا چ بکەم خەیاڵم بوو لەسەر ئەمری برام تەرکی مەعاسیکەم ئەبینم خۆی ڕیا بەزە لە تاعەتی ڕیا چ بکەم ئەڵڵا لە جوانی قفڵی ئەم کارەی مامۆسای گەورە مامۆسا قانع بێگومان قانع و هەر یەک لەو گەورە قەڵەمانەی کە کوڕی نیشتیمان و کوڕی وڵاتەکەی خۆیانن هەمیشە خۆشەویستی و محیبەت و جوانیان بۆ وڵاتەکەیان لەسەر و هەموو شتێکەوە بووە و هەمیشە ژیانی تایبەتی خۆیان کردووە بە قوربانی خاک و نیشتیمان و نەتەوە وڵاتەکەی خۆیان ئەگەرچی تا ئەندازەیەک لە ڕۆحی خۆیاندا وەک ژیانی خۆیان ڕەنگە عیتابنامەیان بەرامبەر بە دنیای سەرەوەی خۆیان هەبوو بێ بێگومان ناکرێ لە بەردەم تاریکیدا تۆ چراوگ و ڕۆشنایی و نورت پێ نەبێ و ناکرێ لە بەردەم هەر مەوجی چۆماوێکدا تۆ لە گیانی گابەرتر نەبی بۆیە هەمیشە با هەمووان کوچە بە کوچەی نیشتیمان و وڵاتەکەمان خۆش بوێ با خەم بە خەمی وڵاتەکەمان خۆش بێ و با هەمیشە وێرانەترین کۆڵانی ناو خاک و نیشتیمانەکەمان پێوا بێ کۆڵانی مانگە شەوی شەوە شەوی خوددایە بۆیە هاوڕێم بن لێرەوە دەچمە سەر دوایین کاری مامۆستای گەورە و مامۆستای پایبەرز قانعی نەمر کوا لەکوێ ئەو کەسەی لافی برایی لێ ئەدا کوا لەکوێ ئەو کەسەی لافی برایی لێ ئەدا میلەتی هێنایە مەیدان و بەڵێنی پێ ئەدا کوانێ ئەو دڵسۆز ئەیوت داشداری میلەتم کوانێ ئەو دڵسۆز ئەیوت داشدیاری میلەتم چی بەسەرها کوا لەکوێیە گیری داوی میnnەتم لەشکری تاران وڵاتی کوردی کردە گۆمی خوێن بۆچی فریاد ڕەز نەماوە پێم بڵێن ئێستا لەکوێن سوورکرا یەکسەر شەقامی شار بە خوێنی لاوی کورد بوو بە شیوەنگا مەیان و ماڵ و ڕێگە و بان و پرد هەر لە حەوزی شاوری بۆکان تا مەیانی چوارچرا داوری خنکانن چەقاوە پەت لە گەردن هەڵخرا وان بەسەر سێ داورەوە میوانە شێری نرکەدار چەنگە ڕۆڵەی قارەمان و پێشەوای کوردی هەژار چی بوو تاوانی ئەوانەی وە لە سێدارە دران غەیری دڵسۆزی وڵات و دوژمنی داگیرکەران چی بوو تاوانی ئەوانەی وا لە سێدارە دران غەیری دڵسۆزی وڵات و دوژمنی داگیرکەران دوژمنینە دڵنیابن کورد بەمە ناتوێتەوە ڕەوڕەوەی بەڵکو بەرەو پێش مل ئەنێ و ناکشێتەوە قڕبە سەرتان ئێوە خاوەن تۆپ و تارەی شەڕن میلەتی من خاوەنی تاریخ و بیر و باوەڕن گەرچی نوچی نێزەتان سوورە بە خوێنی لاوی من با لە ناو یادا بمێنێ تاوەکو ڕسوا ئەبن لاوی کورد هوشیار بە دەرسی کە ئەم کەوتنە شەرمەزاریکەن ئەوەی بڕواوی بە خەندەی دوژمنە گەل بەهێزی دەست و باوز و فکری خۆی ڕزگارە بێ هەرچی بڕواوی کرد بە خەڵکی کاری ناهەموارە بێ
بەڵێ هاوڕێیان بێگومان نەفەسی مامۆستا قانەعمان بینی لە بەردەم ئەو جەور و ئەسارەت و لە بەردەم لە دەستدانی کەسایەتی گەورە و پێشەوای گەورە و قازی نەمردا و لە هەمان کاتدا بینیمان کە بەرامبەر بە هەر خەمێکی نیشتیمانەکەی و بەرامبەر بە چۆڕانی هەر تنۆکە خوێن و قەترە خوێن لە جامی سێوەدڵەکەی هەر مەخلوقی لەو وڵاتە قانع چەندە قانعانە و چەندە بوێرانە خەمی خۆی و ژیانی خۆی و خەمی خەڵکی هێناوەتە ناو بەرهەمە شعریەکانی خۆی وەتوانیوەتی لەو ڕێگەیەوە بۆ شەوی نیشتیمان قانع هەمیشە چرای نیشتیمان و چرای خاک و چرای خاک بێ دەبا هەمووان وەک قانع وەک هەر یەک لەو گەورە قەڵەمانەی پانتای دنیای ئەدەبیاتی کلاسیک و ئەدەب بە کۆ و هونەر بە کۆ کوچە بە کوچە و کۆڵان بە کۆڵانی شار و خاک و نیشتیمانەکەمان خۆش بوێ ئەوەی کە دەمێنێ تەنها محیبەتی خاک و خاک و خاکە بۆیە دوجار من بە سەڵاوی خاکتان ئەسپێرم و بە ئاسوودەی خاکتان ئەسپێرم تەمەنا دەکەم لە ئەڵلقەیەکی نوێ هەندێک لە کار و بەرهەمە جوانەکانی قانع بهێنینەوە بەردەمتان و بتوانین خزمەتێکی بچکۆڵە بە زمانی ئەدەب و بە زمانی شار و بە زمانی خاک و نیشتیمانەکەمان کردبێ ئاسوودە بن ئێوە ئاسوودە و نیشتیمان ئاسوودە و نیشتیمان ئاوان بۆ جۆگرتن لە نوێترین بەرهەمی هونەرمەندان گوێ لە ڕادیۆی سلێمانی بگرە دەزوو وەرە کزەی جەرگم